من بەختیار حەمەکەریم قادر ناسراوە بە بەختیار هەورامی لە ساڵی 1992 خەریکی ئەمیشێم ئیشەی بەرگدرووی شاڵ واتە شاڵ درۆ نزیکەی 35 ساڵە لەناو ئەم کارەدام و بەردەوام ئیشی شاڵەکەم و تەنها شاڵ دەدورم. من و خۆم و کوڕێکم و لەگەڵ خوشکەزایەکەم لێران پێکەوە ئیشەکەین، ئەوان بەردەوام یارمەتی من و لەگەڵمان ئیشەکەم. دروستبوونی شاڵ بۆ یەکەم جار لە هەورامانەوە ساڵی سەری هەڵداوە، لێەوە سەرچاوی گرتووە. شاڵ لە چی دروست دەکرێ؟ لە مەرز لە تووکی بزنە مەرز، هەموو ئاژەڵک نابێ، بزنی مەرز جیایە لە مەنتیقەی خۆشناوەتی و مەنتیقەی کوێستانیەکان بە تایبەتی بزنی مەرزەیە. بزنەکە لە بەهارانە دەپاچرێتەوە، پاش پاچانەوە دەشۆرێ، شێ دەکرێ، دەبرێتە لای خانمانی بەڕێز، دەیڕێسن بە تەشی دەڕێسرێ، پاش ڕستن ئەچێتە لای جۆڵا دەیتەنێت، واتەیشی جۆڵایی. دوای جۆڵاییش دەبرێتە پاڵکۆچی کۆ دەکرێ، ئەم خەتانی بۆ دروست دەکرێ ئەگە سەرنجبن شاڵ خەتخەتە. پاشان دەبێت بەم قماشە دێتە بەردەم ئێمە بۆ دوورین. چەند جۆرێکی هەیە شاڵی کانیتومان هەیە لە منتیقەی دەڤەری ڕانێ و قەڵاتزێ و هەروەها جۆرێک تریشمان هەیە شاڵی زاخۆی پێدەوترێ، ئەوە لە دەڤەری بادینان لە گوندەکانی دەوروبەری زاخۆ دروست دەکرێت. وەکو کوالێتی و باشی شاڵی زاخۆیی لە هەمووی باشتر و جوانترە، چونکە ڕەونەقی هەیە، نەخشێکی تایە، جەوهرێکی تایە، شتێکی زۆر جوان و تایبەت. لە سعر و لە نرخ و لە ئەوانیشا جیاوازی هەیە. بۆ نمونە ئێمە کانیتومان هەیە سعریان لە 250,000 300,000 بۆ 350,000. شاڵە زاخۆیەکان نرخیان لە 5 وەرەقەوە دەست پێەکە تا 12 وەرەقە، واتە لە 5 بۆ 12 وەرەقە. نرخەکانیش بە پێی کوالێتی و دروستکردنی ئەو ئۆسایی کە دروستێکە نرخەکانی دەگۆڕێت. ئۆسایوە هەیە باشە، هەیە باشترینە، هەیە دەرەجەیەکە، بۆیە نرخەکان بە پێی ئۆساکە دەگۆڕێت. ئێمە جاران ڕەنگی خورماییمان هەبوو، ڕەشمان هەبوو، سپیمان هەبوو، شینکیمان هەبوو، ئەم ڕەنگان. بەڵام ئێستا ئیشەکە بەرەو پێشیان بردووە، ڕەنگەکانی زۆرە، ئەویش ئێستا ڕەنگەکردن، واتە خومەکردن، هەموو جۆرە ڕەنگ دەکرێت. شاڵی وا هەیە چەند ڕەنگێت دەنوێنێ، شاڵمان هەیە 7 ڕەنگ دەنوێنێ تێکەڵەکرێ. شاڵێک ئەگەر کانیتۆکان بدووری 3 سعات دەخایەنێ، یەک قات شاڵە بدووری 3 سعات دەخایەنێ. زاخۆیەکان کە چونکە دوورینیان تۆزەوە ناڕەحەترە، نزیکەی 4 سعات دەخایەنێ ئەگە پێوی ئیشێکی جوانی تیا بکەیت. لەوانە هێش بێ بە 2 سعات بیدوورێ، بەڵامەوە ئیشی پەلە جوان دەرناچێت. ئێمە زۆربەی کەسایەتەکان دێنە لامان بۆ دوورین شاڵەکانیان وە جیاوازی لە بینی کەسان ناکەین. هەر کەسێ بێ ئێمە چووکە کاسبین فەرقی کەس ناخین، هەموو کەسێ دەخێنە سەر چاومان ئیش بۆ هەموو کەس دەکەین.